ئازیان و خۆشەویستان لە هەرجەیەکن سڵاوتان لە بێم کاتتان باش من ڕانکۆ بەکرد بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشەکەم بۆم ڕۆژ پرسی گەرم و گرنگن لەسەر ئاستی جیهان و ناوچەکە و عێراق وەرەمی کوردستان گفتوگویان لەبارەوە بکەین. هاکان فیدان سەردانی بەغدای کرد لەگەڵ هاوتاکەی لە بەغدا کۆبوویەوە و کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا تێیدا باسییان لە هەماهنگگی کرد ئەوەی کە لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکان عادەتەن وەزیرانی دەرەوە سەردان یەکتر دەکەن هێڵە گشتیەکان بۆ میدیاکان باز دەکەن باسییان لەوە کرد کا بێ هاوکاری زیاتر لە نێوان هەردوو وڵاتدا هەبێ و هاوکاریە بێت لە بواری ئەمنی لە بواری بازرگانی و گەشە بە پەیوەندیەکانی نێوانیان بدەن بەڵام چیتر لەو دی و لە ژووری کۆبوونەوەکان گوزەراوە ئەوە جارێ دیار نییە. قسە و باسی ئەمڕۆ لە عێراق سەردانەکەی هاکان فیدانە و لێکەوتەکانی دوو وەزیری کورد قسە لەسەر ڕەوشی دوو وڵاتی جیاواز دەکەن بەڕەچەڵک کوردن بەڵام وا پێدەچێ زیاتر قسە لەسەر بەرژەوەندی عەرەب و تورک و نەتەوەکانی تر بکەن. گفتوگۆی ئەم بابەتانە دەکەین گفتوگۆکەین لەسەر ڕەوشی کورد لە ناوچەکە لە چوارچێوەی گۆڕانکاریانی کە ڕوویان داوە و ئەو پێشاتانی کە هاتوونەتە پێش کورد بەکوێ دەگا و کورد دەتوانێت چی بەدەستبێنێ هەندێک دەڵێن سەردەمی زێڕینی کووردە هەندێکیش دەڵێن نا کورد چی بەدەزێناوە تا بڵێن سەردەمی زێڕینە ئەوەی کە هاتوۆتە پێش هەندێک پێش هاتە وە کورتوانیوێتی ینی خۆی ڕابگرێ بەرامبەریان لانی کەم ئەوەی کە هەیەی لە دەستی نەدا چۆن خوێندنەوە بۆ پێشاتە نوێیانە بکەین وە کورد چۆن دەتوانێت دەستکە و لەو پێشاتە نوێیانە بچنێتەوە لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان دەزانین ێستا پرسی ئاشتی لە گۆڕەیە هەندێک دەڵێن ئەمە پرسی ئاشتی نیە ئەمە ئۆپەراسیۆنی ئاشتیە تورکیا بە شێوازێکی تر دەیەوێت کورد هیچ بەدەستنێنێ لانی کەم لەوەی کە هاتۆتە پێشەوە لە سەراسی ناوچەکە گفتوگۆ لەبارەی بابەتانەوە دەکەین هەندێک قسە باسەکەین لەبارەی ڕۆژی حکومڕانی لە هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز کاگەدان عوسمان سەرۆکی دامەزراوی ڤیژن بۆ لێکۆڵینەوەی استراتیژی کاگەدان سڵاو لێبێ بەخێراتی سپاس دەکەم سپاس بە بەشداری لە بەرنامەی پرسی خۆشحاڵم زۆر بەخێراتی بە یەکەم جار لە ئەو پێشاتە نوێیانەوە دەست پێ بکەین کە لە ناوچەکە ڕوەدەن بە بڕای تۆ ئەمە چی بوو خوێندنەوەیکی بۆ کرێت سووریا 10 ساڵ زیاتر خۆی ڕاگرت بە شەڕ بەڵام لە ماوەی 11 ڕۆژدا حکمی هەسەد کۆتایی پێهات بەبێ ئەوەی شەڕێکی و تۆ ڕوو بدە. سپاس وڵا ناتوانم بڵێم زۆر معلوم بوو بەڵام خۆ ئێمە زانین کە ئەم ڕژێمی ئەسد ینی لە لێواری کەوتنیکی محقق بوو لە 2011 ئەو ئەوی بەهاری عەرەبی دروست بوو و دیار بوو کە تێکەڵیەکی ئەقلیمی بەرژەوەندی ئەقلیمەکان وای کرد کە ئەو ڕژێمە خۆی بگرێتەوە ینی بە دەرەجەی یەک ئێران و رووسیا ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبوو لەو لاشەوە حزب الله بە هەمان شێوە ڕۆڵی هەبوو لەوەی کە ینی پایەکانی ڕژێمەکە بێڵێ لانی کەم لە چەند شوێنێکی دیاریکرا و خۆشمان نەزانین تا ڕوخاندنەکەی بەشێکی زۆری خاکی سووریا دابش بوو لە بینی چەند هێزێک بە تایبەت هێزە کوردیەکان و هێزەکانی ترکە لە هەنگری تورکیا و ئەوانەی کە لە هەنگری ئەمریکا بوون بەڵام بەلاوازبوونی پێگەی ئێران حزب الله حەماس ئێران خۆی لەوێ دواتریش مەشغوڵبوونی رووسیا بە شەڕی ئۆکراین ئەوانەوە تقریبا وای کرد کە ئەو هەموو هێزە گرنگانەی کە لە پشتی ئەو ڕژێمەوە بوون بردە مەشغوڵی سەرقاڵی بینەکانی خۆیان بوون و ڕۆڵێکی زۆر گەورەیش هەبوو ئەو شەڕێک کە کرا دژ بە حزب الله و دژ بە حەماس و ئەمانە بەڕاستی ڕۆڵی هەبوو لە لاوازکردنی پێگەکانی نظامەکە بووە طبعا معلومیشە کە خەڵکەکە چەند ناڕازی بوو و ڕژێمەکە خۆی لەناوە چۆن نغڕۆ بوو ینی لە کۆمەڵی مەسائلە گەندەڵی و ئەمانە ینی تووشی دەخۆشیێکی گەورە هاتوو بۆیە ڕوخانەکەی ڕاستە خێرا بوو لەوانەیە بۆ زۆربەی ناوەندەکان ینی متەوەقع بوو ئاها بە خێرایی بەو شێوەیە ئەی بکە بەڵام خوب بینیشمان کات پێشتریش عێراقیش بە هەمان شێوە بەو خێراییە ڕۆخا پێشتر کۆمەڵی نظامی دیکتاتۆریمان بینی وەکو زین العابدینمان بینی چۆن بە خێرایی بۆ من حوسین بارەکمان بینی چۆن بە خێرایی ینی ئەو خێراییە زۆرجا ئەوەیە کە پایەکانی داڕوخێت تا و کۆشکەدا داڕوخێت بە تەواوەتی باشە ئەکرێ بڵێن ئەمە نمونەی و نیزامانن کە زیاتر پشت بە وڵاتانی دەرەوە دەبەستن و کاتێ پشتیوانی نێودوڵەتیان لێ ئەبڕێ ئیتر بە خێرایی هەرەسێنن ئەتوانین وا بڵێن بڵێ خۆشیان ڕژێمێکی سبدادین ڕژێمێکی دیکتاتۆرین ڕژێمی دیکتاتۆریژە و ڕژێمانن کە خەڵک خۆشیانی ناوێت خەڵک بەدوای دەرفەتێکا گەڕێ بۆ ئەوەی کە ڕزگاری بێلێ و ئەوەی کە هەیە محەبەت نییە بۆ ڕژێمەکەوەندەی ترس و خۆف و تۆقااندن و ئەوانەیە داپلۆسینە
کە ئەوانە نەمێنێت یا کەس بێتەوە یا دەرفەتێکی تر هەبێت دڵنیایەوە بینین ئەوانە باشە ئەوانەی ئێستا لە سووریا حکمڕانی دەکەن گروپی تەحریری شام و ئەحمەد شەرە ینی لە پێشدا دڵخوازی ئەمریکا و ئەوروپا و ڕۆژاواژ نەبوون بەڵام ئێستا وا دەردەکەوێت کە کێشێکی ئەوتویان نەبێت لەگەڵیدا بەم نەهجێکی ئێستا قسەی پێدەکات پێ دوای ئەندۆ خاروا دەمێنێتەوە وڵی کاگرانکۆ خۆ بێ دوو دراسە بکرێت یەکەمی ئەوەیە ینی با بڵێن شتە باوەکە تەقلیدەکە ئەویش ئەوەیە کە هەر ڕژێمێک عادەتەن دێت کۆمەڵێک ینی وێنەیەکی جیاوازتر لە خۆیدا لەوەی کە نیازی حەقیقی خۆیەتی زۆر لە دیکتاتۆرەکانیش مەسەڵەن حزبی بەعز لە 68 ڕژەمەکانی ترکە هاتوون بۆ نمونە عەبدولناسر لە 52 50 ینی وێنەیەکی ترێدن وێنەیە کە بۆ نمونە ئازادیەکان بەرفراوانەکان مەجال بە حزبەکانەدەن کاری خۆیان بکەن ئەوانەکەن کۆمەڵێ زندانی دەرەکەن لە سجنەکانوانە بەڵام دواتر جارێکی تر ڕۆن سەر ئەو نهجە ڕاستەقینەی خۆیان بیانیش دۆزنەوە بیانوی انقلابێکە دۆزنەوە بیانی خۆ پیشاندانە دۆزنەوە بیان و زۆرە باڵێن ئەو تەحەدانی دژ بە گەلەکەمانە ئەو هینانەی دژ بە گەلەکەمانە چی کۆمەڵێ مەقولاتی وا هەیە کە ناچارەکە طالیبان بۆ نمونە پێشەوەی بێتە سەر حکم بە تەواوەتی کۆمەڵێک وێنەی هەوڵیدا وێنەی تر جیاواز پێشام دات و دوای بینیمان جارێکی تر گەڕایەوە بۆ سەر هەمان ئەو منهجەی خۆی یعنی هەمان ئەوە ئایدۆلۆژیای و ئێستا ئەبینین ئەفغانستانی ئێستاکە زۆر جیاواز نییە لەگەڵ ئەفغانستانی سەردەمی یەکەمی با بڵێن 96 کە حکمیان کرد ئەمە دیوێکێتی کە ئەم بەڕێزانەی کە ئێستا لە حاکمین لە سووریا حاکمی مطلقی سووریان ئەو بەشەی سووریا کە لەژێر دەستیانێت طبعا هەموو سووریا لەژێر دەستیان نییە ئەو وێنەیە پێشانەدەن ئەو وێنەیە پێشانەدەن کە ئەمانە زۆر جیاوازن بەڵام تا پێگەی خۆیان بەهێز بووەوە توانیان هیچ شەکانیان بۆ بچێتە سەروانە لەوانەیە وێنە حەقیقیەکەی خۆیان ڕاستەقینەکەی خۆیان پێشاندن کە ئەوانیش گروپێکی ئیسلامی متەزەمت بن یان بەشێک بن لەو مەناجەیەکە کۆر ئەمە دیوێکە بەڵام دیوەکەی تریش ئەوەیە واردە ئەم بەڕێزانە یەکەم لەوە تێگوێن کە معادلاتی سووریا زۆر جیاوازەوە کۆ ئەفغانستان نیە بۆ نمونە سووریا کوردی تیاژی مەسیحی تیاژی علاقاتێکی هەیە خەلیج ڕۆڵی تیا هەیە تورکیا ڕۆڵی تیا هەیە ینی کۆمەڵی وڵاتی ئیسرائیلە دراوسی ئیسرائیلیشە کە ڕێگا نادا جارێکی تر هێزی توندڕەوەوانە لە سنوورەکانیە زندوو بێتەوە هێز دەوڵەتێک هەبێ پشتیوانیان بکات ینی ئەمانە هەموو معادلاتێک ئەوان پێش ئەچێ لێ تێگەیشت بێتن پێش لێش تێگەیشتن کە ئەو منهجەی بۆ نمونە مرسی لە سووریا لە مصر پیادەی کرد بینیمان چۆن زەرریان تیا کردووانە لەوانەیە ئەوان بچە سەر خەتی ئۆردۆگان و ئەو شێوازەی کە حزبی عەدالە و تەنمیەی تورکیا کاری لەسەرەکە ینی دەرسیان وەرگرتوێت لە هەموو ئەو مەسایلانە بیانەوێت جۆرێک لە حکومەتێکی تر شێوازێکی تر لە حکمڕانیوانە پێشان کە من تەمان هیواداری ئەمەی دووەمەکەم بەو شێوەیە بڕە ئەمە لە قازانجی سووریایە لە قازانجی ناوچەکەی و دوجاریش لە قازانجی کوردە باشە کاگەندان تا ئێستا کوردەکان لەوێ ئەوەی کە داوای دەکەن ینی نەفیدراالێ نەکۆنفیدراالێ زیاترەوان داوای حکومێکی ذاتی دەکەن و هەندێکیش دەڵێن ئەمە داوایکی زۆر کەمەکە کورد نابێت داوای ئەوە بکە پێ دوایە خوێندنەوەی واقع بۆ داواکاریەوان لەوێ چییە؟ خۆی حکومی ذاتیش شتێکی کەم نییە حکومی ذاتیش هەر جۆرێکە لە فیدراالیەت ینی داواکردنی حکومی ذات ئەزانی مۆزوعەکەەوەی من زۆر جاباسەوە کەم کە کوردەکانی ئەوێ تەبعاً دابەشیەکی جوگرافی هەیە یعنی لەوانەیە وەکو ئەم بەشەی کوردستان نەبێت یا بەش ئێران نەبێت بۆ نمونە ئەو بەشەی شارەکانمان بڵێ تقریبان ئاوەکو زفەی غەربی چۆن مسەوتناتی ئیسرائیلی یەهودی وانیتیایە لەوێشە جۆرێک لەوە هەیە ئەمە موضوعەکە دووەمیش هەسەدا بینیمانە منتیقەیەکی بەرفراوان کە لە دەرەوەی ینی دەسڵاتی کوردی یا لە دەرەوەی مکەونی کوردی لەوێ ینی باڵێن حزوریان هەیە بەشێکی گرنگ لە سووریا بەدەستی ئەوانە دوجاریش هەستەکرێت کە هەموو لایەنە کوردیەکان بەوەی لەگەڵ ئەم نهجەی ئێستای پێدەوانان یان دژین تقریبا بۆچوونێکیان هەیە لەوەی کە تەنازل لە مافی کورد نەکرێەوە کورد دەبێ حزوریکی بێت کاکرانکۆ پێم وایە بەشێکی گرنگ لەو مۆزوعانە لە کاتی یەکەم لە کاتی ئەو کۆنگرە نیشتمانی کە قرارە بکرێت بۆ هەموو پێکاتەکانی سووریا و بەشدار بنتیایدا و قسە لەسەر ئەوە بکرێت چۆن ینی سیاسەتی وڵاتی سووریا جارێکی تر ڕنگڕێژ بکرێتەوە جارێتتر داڕێژێتەوە دوجاریش گفتوگۆکان لەسەر دەستوری تازای سووریا زۆر گرنگە کە کورد هەموو خەباتەکانی بۆ لە ئێستادا لەوانەیە هەر قسەیە بکرێت فیدراالیەتە سربەخۆیە حکمی ذاتیە بلا مرکزیە چی ئەمە لەوانەیە وەرەقە فڕەدان بێت پێش ئەوە تۆ پێویستەکە کورد با بڵێن مؤتەمەرێکی نیشتیمانی هەبێت ئەنجومەنێکی نیشتیمانی هەبێت بۆ گەڵاڵەکردنی داخوازیەکانی کورد لەوانش لەوێش ئیشتیهاداتی جیاواز دەبێت ئەو کاتە ئەکرێت لە ڕێگای ڕاپرسیەکۆ یەکلا بکرێتەوە خەڵکی کوردستانی ئەوێ کوردستانی سووریا چ جۆرێک بەشداریەکیانێت تەواو ئەوان بڕیانیانداوە کە بەشێک بن لە سووریا بەشدار بن لە سووریایی داهاتوودا
بەڵام بە مەرج و شەرت و شروط ئەمەش خاڵێکی زۆر زۆر گرنگە یعنی کورد لە قۆناغی کوروزانەوە و مەزلومیەت و ئەوانە ڕۆیشتەوەی کە بەس قسە لەسەر مەرجەکە ئەمە پێم وابێ هەنگاوێکی گەورەیە کە کورد ناوێتی مەرجەکانی چێ بۆ بەشداریکردن خۆت زانی لە 2023 کورد کە لە عێراقا بەشدار بوو بە هەمان شێوە مەرجی هەبوو مەرجی ئەوەی هەبوو کە ئەم عێراقا بێت وڵاتێکی فیدرالی بێت ڕاستە پایەکانی فیدرالی نەچەسپیەوە بەڵام لە دەسوورە دانراوە لە دەسوورە کۆمەڵی خاڵدانراوە لە قازانجی خەباتی کورد و تۆتوانی هەموو ڕۆژێک وەکو دەستکەوتێک یا وەکو بەڵگەیەک بەکاری بێنی لە سووریاش بە هەمان شێوە دوو ئەرک زۆر زۆر گرنگە یەکەم بوونی ئەو ئەنجومەن نیشتیمانی کوردیە کە استراتیژی کورد لەوێ گڵاڵ بکات پێش وەخت من طبعا لەگەڵەوە نیم بڵێم وڵا یعنی ئەو قسانە دووبارە ناکەمەوە یەک ریزی و یەک دەنگی و یەکیانە زەحمەتە تا حزبی سیاسی هەبێ یەک ریزی بەو شێوەیە نابێت چکە بەرژەوەندی حزب دواجر زاڵە دوجاریش ئەو مەرجانە چییە کە بەشداری لە سووریای تازاکەی ئەوە ئەبێ لە وەسیقەیەکی گرنگە کە پێوترێت دەستور لەوێ ئەبێت تۆمار بکەین باشە باسە لە یەکدەنگی کردوا پێ دەچێت لە ڕۆژاوای کوردستانیش هێزی دیکەش هەبن بەدەر لەو هێزەی هێزەکانی سووریا دیموکرات کە قسە دەکەن یان پێدە باڵە سیاسیەکان ینی پێدوایە یەکگرتووی لەوێ بەدی بێ لە کاتێکدا دەزانین هەندێک لە مێزانە ڕەنگە وڵاتی تر کەڵکیان لێ وەربگرێ وڵاتی تر هانیان بدا ئەزانی خۆی کێشەکەمان لەوانەیە لەسەر هەندێک چەمک بێ هەندێک مصطلح بێت ینی یەکگرتووی مستحیلە ناکرێت لە کوردستانی عێراق توانیمانە ینی بۆ نمونەیمە لە 91 و 92 ئەو مەرحەلە ئەو کەوترێت زیێڕینە بۆ کورد هاتووە کایەوە ئەوانە بینیمان شەڕی ناوخۆ کرا ینی یەکگرتووی دروست نەکرا بە حزوری ئەو پیاوە گەورانەی کە ساڵانێکی دوور و درێژ بوون ڕابەرایەتی جوڵانەوەی کوردستانیان کردووە نەکرا بۆیە مەوزوع یەکگرتووی و یەکختابی ئەوانە نییە ئەوەندەی ڕێککەوتن لەسەر لانی کەمی داخوازیەکان ینی ئەگەر لایەنە کوردەکان لەسەر لانی کەمی ئەو داخوازیانە بکرێت دواتر بخرێتە ڕاپرسیەکەوە بزانام چ لایەنێک خەڵکەکە بەگشتی چ پلانێکی پێ باشە لەو ساتە وەختەدا بۆ بەشداریکردن لە حکوومەتەکە ئەمە گرنگە تا حزبی سیاسیە بێ واتە دیدگای جیاوازە بێت واتە بەرژەوەندی جیاوازە بێت ینی وەت لەوانیشە حزب زەحمەتە ئێمە ینی ناچاری حزب بکەین بڵێن تۆ واز لە بەرژەوەندەکانی خۆت بێرە لە پێناوی بەرژەوەندە باڵاکانی میلەت خۆزگە وا بۆیە لە هەر بەشێکی لە هەر شوێنێکی دنیا بەڵام لە هەر شوێنێکی دنیا کە حزب هەبوو بەداخەوە بەرژەوەندی حزبیەکان ئەو بەرژەوە حزبیانە جاروا هەیە بەشێک لە بەرژەوەندی نیشتیمانی جاروایە بەشێک نییە جاروایە بەشێک لەو ئەجندە نیشتیمانی جاروایە بەشێک نیە و ئەسڵن بە پێچوانەوێتی بۆ نمونە ئێستا ئەو ململانەی کە لەم بەشەی کوردستانە هەیە ئەمە بەزرە شکاوت لەسەر پێگەی کورد لە عێراقدا ینی بەرژەوەندی حزبی ئەگەر هەردوو تێکەڵ بگرێت لە فۆرمۆلە بکرێت لە با بڵێن کۆمەڵێک داخوازیە پێشمەرج بناوە پێشمەرج ئەم پێشمەرجانە زۆر گرێکەیە بۆ کوردی سووریا تەبعاً ینی من پێم وایە تا ئێستاکە ئەداەکان زۆر باشە لەو چوارچێەوە و ئەم گفتوگویانەی کە لە نێوانی کاک مەسعود و کاک مەزلوم کرا و جنرال مەزلوم کرا و هەندێک گفتوگۆی تر هەیە کە بڕێوەیە تەبعاً حزوری یەکێتیش لێرانە لەم پرسە لەم گفتوگویانە زۆر گرنگە چکە پەیوەندیکی باشیان لەگەڵ ئەو لایەنە هەیە ئەمە ینی با بڵێن ئەم چوار کوچکەیە لە پەیوەندیدا بن چکە کاریگەریان لەسەر هێزە سیاسیەکان پەیوەندی تر بەڕێوە بەس لەوێ دانیشتنی تر زین چۆنە بەش کوردی ئەوەی کە پێڵن کوردی عێراق ینی لایەنە سیاسیەکان زانین پارتی نفوزی زۆر بەسەر هەندێک لەو هێزانە هەیە کە ئێستا تقریبا جۆرێکن لە ئۆپۆزیسیۆن لە ناو کوردستانی سووریا ئیکەتی تا حدێکی زۆر لەگەڵ جەنرال مەزلوم و لەگەڵ ئەو خەتە پەیوەندیکی تۆ باشی هەیە ینی ئەم بەشەی کوردستان ئەگەر دەخاڵەت نەبێت ینی تەدەخولەکەی دەخاڵەتکردن نەبێت لە تەشویشکردن نەبێت لەسەر پەیوەندی لەسەر ئیش و کارەکانی ئەوان بەڵکو هاندان بێت بۆ ئەوەی نزیک بمن لەیەکەوە بۆ ئەوەی بۆ نمونە ینی لانی کەمی داواکاریەکان داڕێژن نزیک ینی دانیشن لەگەڵێکا گفتوگۆ بکەن لەگەڵێکە دوور نەبن و ئیتیهامات لەگەڵێکانەکەن ئەم ڕۆڵە بەنسبەت کوردی عێراقەوە ڕۆڵێکی زۆر گرنگە خۆش دەزانی ماشڵە بەشێکی زۆر لە چالاکوانەکانی ئەمە ئێستا وازیان لێرە هێناوە هەمویان ڕویان لەوەیە لەوانەیە بە خۆشمانەوە لەم بەرنامەی جەناب چەندین کەس قسەی کردووە لەسەرەوەوانە بەڵام ئەم قسانە هەمووی بەشێکی حرسە بەشێکی خەمخۆری و ئەوانەیە چونکە ماوەیەکی زۆر کورد لە سووریا هەر ئینکاری حزور و وجود ئەسڵ ئینکاری ئەوە کراوە کە شتێکە بێت ناوی کوردستانی سووریا بێت چۆن لە تورکیا ئینکارەکرێت یاریتر نازانای ئەم خەڵک لەکوێوە وەکو برادەوەتی لە مەریخۆ کەوتە خوارەوە لەسەر وڵاتە کە تۆ ئینکاری وجود و ئینکاری خاکەکەی بکەیت و ئینکاری ئەوانە بکەیت یعنی ئێستا چۆتە قۆناغێکی زۆر گرنگ و گەورەوە من ناڵێم زێڕین و زیوین بەڵام لە ڕاستیدا لە بیرمان نەچێ ئێستا کوردی سووریا چەکدارن قاوەنی هێزێکی چەکدارن کە تقریبا لەوانەیە منافسەی جێشی سووری بکات دوای ئەو هەموو تێشکانەی کە جێشی سووری تووشی هات بە تایبەت ئەم هجومانەی دوای ئیسرائیل بۆ سەر سوپای سووریا ئەمە لە قازانجی لە خێری کوردە ئەغزانی
کاگرانکۆ هەندێک لەحظاتی تاریخی گرنگ هەیە بۆ کورد نازانم سبحان الله ینی ئەو هەموو معاناتە و بەدبەختی و ئەنفال و ئەمانە بەڵام لایەکشۆ دیوێکتر هەیە دایمە لایەک لە کورد دەکرێتەوە ینی ئێستا ئێمە لە دوای ئەنفالەکانەوە بینیمان ڕاپەڕین ڕوویدا لە دوای ئەو هەموو کێشانەی بینی یەکێتی و پارتی بینیمان سەدام حوسێن ڕووخا و ینی جارێکی تر کورد بەشدار بۆ تایدا ئەم محنەتە مەسل لە تورکیا ئەم پرۆسی ئاشتی من ناوێنم پرۆسەیە ئاشتی لە ڕاستیدا پرۆسەیەکی گرنگە و پرۆسەیەکی کۆنیشە و پرۆسەیەوە ینی بە هیواشم وە تەسەوری شەکەم ینی ئەمڕۆ نەسبەی هەر بگا بە نەتیجەیەکەوە ئەنە لە بەرەوەی حضوری کورد لە تورکیا زۆر زۆر بەقوتە زۆر زۆر بەهێزە پێگەی کورد وەکو ملت وەکووانە ئیتنێک زۆر گرنگ و گەورەی ینی ئەوە لە کوردستانی سووریا لە دوای ئەو هەموو تەهمیش و ئەوانە ئێستا لایەکی لێکراوەتەوە و حضوری هەیە و ئەوەی کە من خۆم وەکو چاودێرێک دڵخۆشم پێی هەستەکەم مەرجیان هەیە ئەی ملەتێک مەرجی هەبێت نەک بکروزیێتەوە نەک باسی مەزلومیەتی خۆی و ئەوانە بکە بەڵکو مەرجی هەبێت بڵێ من ئامادە نیم چەکدارن دانیم تا ئەوم بۆ جێبەجێ نەکرێت من ئامادە نیم بەشدار بم لەم دەسڵاتە تا ئەوم بۆ جێبەجێ نەکرێت ئەمە زۆر زۆر گرنگە ئێمە تقریبا نەمانتوانی ئەوە بکەین ڕاستەکەی لە 2034 5 کورد تا حدە نەیتوانی ئەوە بکە لە ئێران لەم بەشە کوردستان لێ بکرێت زۆر گرنگە ئەمە هەرەوەی کە هەندێک جار دەڵێن کورد پێشتر زیاتر بەکارێنرا بووە لەلایەن وڵاتە نێودوڵەتەکان و بەڵام مەسە خۆی بەشێکە لە معادلەکە خۆش بەشێک لە معادلەکان لەوانەیە ئەمە سەردەمە گرنگەکەی کورد بێت لە دوای 100 ساڵ لەو دابشکاریەکە لە کوردستانە وزەختەوە و هەنە کراوە ینی من پێم وایە ئەم دەرفەتێکی ئێستا هاتوو لە دوای 100 ساڵ دەرفەتێکی زۆر زۆر گرنگەکە کوردیش خەباتەکەی باتە پێشەوە ینی بۆک باسم کرد مەرجی هەبێ بۆ بەشداریکردن لە بتیان ناتنەوەی وڵاتێک وەکەوەی لێرە چۆن مەرجە بوو کە عێراق ئەبێ بێتە وڵاتێکی فدرالی ڕاستە پایەکانمان دانەمەسران بەڵام گرنگە لە وەسیقەیەکی تاریخیان نووسراوە و کوردیش ئێستا حضوریکی هەیە من و جەنابەت لەوانەیە بەدڵمان نەبێت خەڵکێکی زۆر بەدڵیان بێت حزبەکان خۆشیان بەدڵیان نەبێت و تا دێت تقریبا لاوازیش بێتەوە بەداخەوە و شکری دواتر قسەی لەسەر بکرێت بەڵام گرنگەوەیە کورد مەرجی هەیە و بە مەرجی خۆی ئەڕاتە ناو ئینەکان ئەمە سەردەمێکی گرنگە لە دوای لۆزان و ئەمانەوە بۆ کورد هەڵکەوتووە و پێشم وە ینی متەشائم نیم ڕاستەکەی ڕژبین نیم زۆر ئەوە ناڵێم سەردەمێکی زێڕینە حتمما یەکێک لە فاکتەرە گرنگەکان فاکتەری ناوخۆیە ینی کاتی خۆی کە دەوڵەتی کوردی دروست نەبوو کە مەملەکەتی کوردستان لەم منتیقەی خۆمان لە منتیقەی سلێمانی نەبوو فاکتەرە ناوخۆیەکان بۆ نەبوو عشرەتەکان لەو ئاسەدا نەبوون وەکو سعودی وەکوانە ببن بە دەوڵەتێک و کۆ ببنەوە لە دەوری زعیمێکوانە زعیمێکیش بەو شێوەیە دەرنەکەوت کە بتوانێت هەموو بەشەکانی کوردستان بکە ئێستاش ئێمە ینی زعیمێک نییە کە هەمومان ینی لە دەوری کۆ ببینەوە ئەوانە لەوانەیە فتری زەعامەتیش ئێستا گۆڕانی بەسەرا هات بێت کاریزمای تاکە کەسی گۆڕانی بەسەرا هات بێت ئێستا نەهجی حزب و ئەوانە ڕۆڵی هەبێت بەڵام پێم وایە بەدیا لە گەشتبینیەکی زۆر و ڕژبینیەکی زۆر من پێم وایە ئەم فترەیەکی گرنگی کووردە و ئەو هێزانەی کە ئێستا حزوریان هەیە هەستەکەم ڕوئیان هەیە دیدگایەکی ڕۆشنیان هەیە بۆ ئەوەی کە چی بکریشی نەکرێت ئەمە جێگای دڵخۆشیە کاگرنان باسی لە پرسی ئاشتی کرد باز لە پرسی ئاشتی کرێت بەڵام دەوڵەتی خوڵ لە تورکیا داوا دەکات دەڵێ وەجالان بێت داوا لە چەکدارانی پەکەکە بکە چەکەکانیان تەسلیم بکەن ئەمە داوایکی منطقیە داواکی ڕەوایە ینی بەدیوێکە من بۆ خۆم لەگەڵ ئێستا بۆ بەنسبەت سووریاوە من لەگەڵ ئەوەنیم یەک فیشک تەسلیم بکرێ بەبێ ئەوەی کە ینی کۆمەڵێ مەرج بسەپێنرێت ینی ئەم سوپای داهاتوی سووریا چۆنە بێت حضوری ئەمە چۆنە بێت نا ئەو سوپایە ئەمە زۆر زۆر گرنگە بەنسبەت ئەم بەشی کوردستانی شولانەیە دوورکەینەوە لە پرسیارەکەی جەنابەت بەسەرەن تۆ ینی یەکێک لە شتەکان کە ئەم هەمهرێمێکی پاراستو هێزی چەکدارەکەیەتی بەجیالەوەی کە ئێمە پێمان وایە ئەم هێزە چەکداری هێشتا هێزی حزبی و نەبووە بە هێزی نیشتیمانی و خۆزگە یەک هێزی پێشبەرگەمانە بووە بەڵام یەکێک لە ئەوسرە گرنگەکانە یەکێک لە کێشەکان بەنسبەت هەرێمەوە مەترسیەکان کە کەس باسی لەسەر ناکە مەوزوعی حەشدا یعنی ئێمە خۆمان لە مەوزوعی حەشدەوانە دوور خستەوە کۆی مناقشەی ئێمە نەبێت بەڵام حەشت ئەگەر سبەینە زەرێکی هەبێت بە تایبەت کە ناتوانێت لە سووریا دەخالەتی هەبێت لە کوێنە دەخالەتی هەبێت بەسەر کوردستانە کێشەیە لە بەرەوەی هێزێکی حزبیە و هێزێکی عقائیدیە هێزێکی دەوڵەتی نییە بۆیە ینی کورد ئەبێت سبەینی ئەگەر پێشبەرگەیش یەک هاتەوە تەسلیمی دەوڵەتی عێراق بزانێت تەسلیمی چ سوپایەکێکە و حضوری کورد لەو سوپایە چۆنە لە تورکیاش دڵنیام لەوەی ئەو هێزانە لەو بەشەی کوردستانە یاری هەر ئەوە ناڕوان ینی وەجالان لە دوای ئەم هەموو ساڵە و معانات و ئانە بڵێ کاتی خۆشی کردویان خۆ ئەم پرۆسەیە دەست پێ کرد پرۆسی ئەوەی کە دوورکەوتنەوە لە عینەکان شارەکانیان شاخەکانیان جێهێش هاتن بۆ بەشەی کوردستان لە ئێستاشدا ئەگەر لە چوارچەوەی پلانێک بێت یعنی بە تەسەوری جرابێت ینی چەند ساڵی تر تەقوپۆق هەبێت و جەندرمەی لێرە بکوژێت جەندرمە خەباتەکە بێتە پێشەوە لەوێ خەباتێکی مەدەنی زۆر بەهێز هەیە لەوێ شارەوانیەکان ئەکەوێتە دەستی کورد چ کوردێکیش ئەو کوردێکە لەگەڵ ئەو سیاسەتی ڕسمی دەوڵەتەکە نییە نوێنەرەکانی پەکەکە
بە جۆرێک ئەتوانین بڵێن نوێنەری پەکەکەن لە پەرلەمانن جارێ هەشتا جارێ 60 جارێ هەفتا لە پەرلەمانن بەناوی حزبی جیاواز بەڵام نوێنەرایەتی کورد و نوێنەرایەتی ئایدۆلۆژیایەکی دیاریکراوەکەن ئەمە هەنگاوێکی مەدەنی زۆر گەورەیە من پێم وانییە تازە لە کوردستانی تورکیا بە چەک و بە تەقە و بە کوشتنی جەندرمەیەک 1 سانتیمتر بڕۆنە پێشەوە بەڵام خەباتی مەدەنی لەوێ بە دڵنیاییەوە ینی قەزەی کوردی لەو بەشە باتە پێشەوە بەڵام ئەمەش وەک باسم کرد لە چوارچەوەی مەرجا بێت یعنی نییە کە تۆ بڵێ وەڵام من ئەم هەموو قاعدە تاریخیانەی خۆم تەسلیمەکەم با ئێمە لەگەڵیان نبین ینی ئەوانەی قەندیلە ئەوە ڕۆی تەسلیمیانەکەیت بۆ دەوڵەتی تورکی و بیان خەدەس یا لە چوارچەوەی عەفو عامێک ڕێککەوتنێکی سیاسی قسەکردن لەسەرەوەی کە دەستوری داهاتوە چۆن بێت موقعی کورد لە دەستوری داهات دەوڵەتی تورکیا ینی قەنەعەتی گۆڕابێت لەگەڵ پرسی کوردای بۆنە بۆ پێمان وابێت ینی دەوڵەتی تورکی ئەبد لە ئابدین ینی ئەم تێگەیشتنە چییە کە پێمان وابێت دەوڵەتی تورکی ئەبد لە ئابدین هەر ینی میلەتەکە دژ بە کوردە و دەوڵەتەکە دژ بە کوردە و کاکە بەشێکی گرنگ لەو حزبەی کە ئێستا لە تورکیا حکومەکات بەشێکی کوردن سەرۆکی پەرلەمانەکە کە لە حزبی دەسڵاتایە لە ئەکەپەیە کوردە وەزیری دەرەوەی کە ئێستا بینیمان کوردە یعنی کوردبوون چییە ینی پرسیارەکەمان بۆ کوردبوون چییە ئایا کەنفیدان ئینتیمای کوردانی هەیە کە کوردە لەوانەیە هەیبێت من نازانم لەوانەیە هەیبێت لەوانەیە هەست بە کوردی بکە و شانازی بۆ کاکە کوردە کەسیان ئینکاری کوردبوونی خۆیان ناکەن بەڵام ئەوەیە کە داخوازیەکانیان لەوانەیە داخوازی ئەوان لەگەڵ پەکە جیاواز بێت ینی لەگەڵ سیاسەتی پەکە جیاواز بێت و ئەوان داخوازیەکی تریانە بێت پیان وابێ بۆ نمونە بەشێک لە بافە کەلتوریەکانیان بەدی هاتووە قسە لەسەر چییە کاکرام قسە لەسەرەوەیە کە ناکرێت ئێمە بڕیارێکمان دابێت بەڵێ ئەکرێتەوە بە وردی متابعی بکە ئەبێ بە ینی قەلق بیت ئەبێ وەنیا ینی زۆر ئەوە نەبێت خۆش باوەڕ نەبێت ئەمە هەمووی حەقی خۆتە بەڵام بڕیارێکت دابێت کە تورک وەکو ملت هەتایە دژی کوردن دەوڵەتی تورک هەتایە دژی داخوازەکانی کوردن ئەمە چۆن پێکەوە ژیان ئەتوانێت دروست بکرێت یعنی من پێم وانیە ئەمە پەکەکە ئەمە نەزەری پەکەکەش بێت لەیدا پەکەکە ئەوە تا لە پەرلەمانە حزوری هەیە لە مناسبەکانە حزوریان هەیە ئەزمون ئەمەی هەم بە کوردان لە باکووری کوردستان و ئێمەش لە پارچەکانی ترستی پێ دەکەین ئەزمونەوەمان پێناڵێ ینی بۆ نمونێسە کە باز لە پرسی ئاشتیەک دەکرێت ئەو سەرۆک شارەوانیانەی کە بە دەنگی خەڵک دەچوونەتە سەر حکوم لا ئەبرێن و قیوم لە جێگەیان داندرێ ئەمە نیەت پاکیە وڵاتە دەرەخە مناڵێ وڵاتەکە تا ئێستا نیەتی پاکەون وڵاتەکە تا ئێساکە نیەتێکی خراپی هەیە تعاملێکی خراپیش هەیە بەڵام قسەم لەسەر ئایندەیە ئەمە بۆی چۆتە سەر ئەوە تا خۆی تووشی بن بەساتەوە خۆی ئەڵێ ئەم سیاستەمان نەیتوانێ بمانگەینێتە تورکایەکی بەهێز تورکایەکی یەگرتو و تورکایە کە خەریکی کاری گەشەسەندن و ئەوانە بێت ئەوانەی کە لە تورکیا ئێستا یانوێت تورکیا ڕۆڵێکی زۆر گەورەیە بێت بەتایبەت کە ئێران ئێستا حاضرە کراوە یانوێت لە منتیقەیە تورکیا ڕۆڵێکی گەورەیە بێت تورکیا ئەگەر لەناو خۆیە یەگرتو نەبێت و پڕ لە کێشە بێت ناتوانێت بژێت پێش تورکیای ئێستاکە تورکایەکی سلبیە ئیجابی نییە بەنسبەت کوردەوە بەنسبەت حتا ئازادیەکانیشەوە بۆیە قسەمان لەسەر تورکیای داهاتووە تورکایەکە کە دەسوورەکەی بێ بگۆڕێت و ماف بە کورد بدا تورکایە کە هەڵبژارد نەکرێت قەیومێک دانێنە لە شوێنەکەی لەوانەیە بیانووی هەبێ ئێستا بڵێ ئەمە لە ژێرەوە پێویستە بە هێزێکی چەکدارەوە کە تۆ هێزە چەکدارە نەبوو و ئەو هێزە چەکدارە بوو بە هێزێکی مەدەنی فعال و چالاک یعنی بۆ نمونە ئەم کۆمەڵە کەسایەتی کە ئێستا لە قەندیل و لە شاخەکانی ئەمانە بڕۆن لە شارەکانی کوردستان و لە تورکیا و لە ئەستەمبول و لە ئەنقەرە حزوریان نەبێت چەند گرنگە بێت ئەوە کوردانی کە لە دەرەوەن ئێستا ساڵانێکە 20 ساڵە لە دەرەوەن و هەرێکیان کاری سیاسیوانیان کرد ئەمانە بگەڕێنەوە بۆ ئەو بەشەی کوردستان و بۆ ئەستەمبول و ئەنقەرە چ ڕۆڵێکی گەوریان هەبێت لە پەرسەندنی خەباتی کورد و داخوازیەکانی کوردایە ئەمە ئەسلی مۆزوعەکەیە کە قسەمان لەسەر تورکایەکی جیاوازە کە ئەبێ کوردیە بێت من قسەکەیشم کاکڕانکۆت وازح بوو ئەوی شەوەیە کە ئێمە ئێستا بچینە مەرحەلەی سقە بەخۆبوونەوە مەرحەلی کروزانەوە و مەزلومیەتی کورد و ئەمانە تەواو بوو ئێستا مەرحەلەیەکە کە مەرحەلەیەکە کورد پێگەیەکی گرنگی هەیە پێکاتەیەکی گرنگە لە ناوکارکتەری دەوڵەتی مامەڵەکە ناتوانێت ئێستا تۆ بنون ئەم بەشەی کوردستان من هێشتا ئەم بەشەی کوردستان بەدڵی هەموو بەشەکانی تری ئەزانم پێشمان نییە لەبەرەوەی ئێستا تیشک لەسەر بەشێکی ترە ئەم بەشەی یەکەم بەشە لە تاریخی کووردا بەڕسمی دەوڵەتە داگیریکەرەکە ئەتراف بەبوونی ئەکات وەکو دەوڵەتێک وەکو دەوڵەتێک ناو دەوڵەتە وەکو هەرێمێکی فیدرالی لە دەستورە زامن کراوە موسساتی خۆی هەیە سەرۆکی هەرێمی هەیە حزبی هەیە پێشبەرگەی هەیە إلى آخره هەیە ئەمە قالێکی زۆر گرنگە و ئەمە هێزی گەورە ئەداتە بەشەکانی تری کوردستان و بە قوتوانەکە کورد لە ئێسادا لە پێم وایە لە پێگەیەکی زۆر گەورەی سقەبوون بەخۆیە بەڵام خۆمان چەند هەست بە سقەیەکەین چەند هەست بە قووەتی خۆمانەکەین لەم ساتە وەختە تاریخیە ئەوش پرسیارێکی ترە باشە کەواتە با لەوە پرسیار بکەین ئێمە کەوەندە پێگەکەمان بەهێزە بەتایبەت لەم بەشە لە باشووری کوردستان حزبەکان ئامادەن بۆەوە حزبە سیاسیەکان ئامادەن بۆ گۆڕانکاریانی لە ناوچەکە ڕووەدا ئەم سقەیە کە تۆ باسی دەکەی لە حزبە سیاسیەکانەیە
ما بس ئەم بەشەی کوردستان ئەنجا ئەوەی کە لە کێشە گەورەکانە کاکران کۆمس ئەم ململانی بەتایبەت ئەم چەند ساڵەی ڕابردووە و ئەو تشکیلەی ڕابردووی حکوومەت یاریمی کوردستان کە تقریبا تشکیلەیەک تا حدێکی زۆر مجمد بوو ینی ئەوە بوو ینی وای کردو بەشێکی زۆر لەو دەستکەوتە دەستوریانش کە هەمان بووە یا ئەو دەستکەوتە ئەمری واقعا دیفاکتۆیە کە لە بەغدا هەبووە بە لە دەرەوەی دەستوریش وردەوە لێمان بسێنرێتەوە ینی لەوانەیە وەک باسم کرد لە بەختی کورد بێت هەندێک جار عێراق تووشی کۆمەڵی مەشاکلوانە دی مەشغولی خۆی بێ جارێکی تر نایپەرژێتە سەر کوردستان و ئیلا ئەگە حتا دەنات بە دەقە دەستوریەکانیش کار بکرێت لەوانەیە مەترسیەکی زۆر گەورە بێت من تێناگەم ینی ئەم دوو حزبە کە تا ئەم ساتە وەختە مقدراتی ئەم هەرێمە بەدەستیانەوەیەتی و ئایندەیە هەرێمە لە دەستی ئەوانە و ئەوانن لە بەغدا نوێنەرایەتیمانەکەن ئەوانن لە بەغدا پۆستی گرنگ وەرەگرن ئەوانن لە هەرێمی کوردستانە پۆستە گرنگەکان وەرگرن بۆ بیر لەوە ناکەنەوە کە لانی کەمی داخوازیەکی هاوبەشیان نەبێت من قەت قسەم لەسەر وتاری هاوبەش و نازام چی و یەکگرتووی ئەوانە نییە ناو ماڵی کورد یەک خەینەوەمانە ئەمە کە حزب هەبوو ناو ماڵ ڕێک ناخرێت بەڵام خاڵی ینی خاڵە ئەساسیەکانی ئەوەیە چۆن ئەم هەرێمە بە قوت بکرێت بادانشین پێکەوە ینی هەر لایەن وە لەگەڵ لایەنەکانی تریشە لەگەڵ ئەو ئۆپۆزیسیۆنیش کە ئێستا لە پەرلەمانی داهاتوی کوردستانە حوزوریە بێت دانیشن لەوەی کە لانی کەمی داخوازەکانی خەڵکی کوردستان ئەبێت چی بێت و ئێمە لە بەغدا ئەبێ چۆن مەرجمان هەبێت بەشداری فعال بکەین لەوەی میوان نەبین ینی وەزیری خارجی بۆ نمونە وەزیری دەرەوەی عێراق کە کوردە و لەسەر حسەی هەرێمی کوردستان ئەو پۆستەی وەرگرتووە لەگەڵ هەر وزارەتێکی ترە دانیشێت نەک هەرتەنهات ئەبێت تەمسیلی عێراقێکا بە کوردستانەوە ئەکید پۆستەکەی ئەو ئەگەر وەزیری دیفاع بیانوێ پۆستێکی سیادی عێراقیە بەڵام هەرێمی کوردستانی بەشێکە لە عێراق و هەرێمی کوردستانیش گرنگە لای قەزەی کورد لە سووریا چی لێتێت و ئەکاتە کوێ بۆیە گرنگە وەزیری خارجی عێراق کە کوردە و لە حسەی کوردە بەگوێیا بدا کە ئێمە وەکو پێکهاتەیەکی ئەسیلی عێراق وەکوەوەی کە ڕۆڵمان هەیە لەم حکوومەتە لە ڕنگڕێژکردنی سیاسەتی گشتی عێراقا لامان گرنگە بزانین لە سووریا چی ڕووەدا لامان گرنگە بزانین سیاسەتی ئێوە بەرامبەر کوردی سووریا چییە لامان گرنگە بۆ ئەوەی بزانین ئێوە مامەڵەتان ئەبێت چۆن و ئێمە چە دەتوانین بەشدار بین لە باشترکردنی ئەو پەیوەندیان نەک ئەوەی خۆتان بسەپێنن و داوای چەکردنی دەسڵاتی بکەن ساڵانێکە خەباتی کردووە بۆ ئەوەی ئەو منتیقەیە پارێزراوە بێ ڕزگارکراوە بێ ئیلی ئاخری باشە پەیوەندیەکانی یەکێتی پارتی چۆن دەبینی وەکو ئەمەژت پێکردیانی قەدەراتی میلەتەیە سەر لە سێواندا تا ئەم ساتە وەختە لە خراپترین پەیوەندیان تا ئەم ساتە وەختە من هیواخوازی ئەوەم کە لە دوای ئەم هەڵبژاردنە کە دەرکەوت منافسی یەکێتی لە منتیقی یەکێتیان نییە منافسی پارتیش لە منتیقی پارتیان نییە ئەم دوو حزبە لەوە تێبگەن لەوەی کە لە ئێستادا ئەوان کاتوانن ڕنگڕێژی سیاسەتی گشتی هەرێم بکەن و هەرێم لەگەڵ عێراقا بکەن بۆیە دەبێت تێبگەن لەوەی کە مادام چارەنووسەکەیان ئەوەیە بە پارتی بەبێ یەکێتی نایکرێت یەکێتی بەبێ پارتی نایکرێت ناتوان بەجیا حکم زۆرینە و کەمینە دروست بکەن واقعی دوو ئیدارەی لە کوردستانە واقعەکە ینی واقعی واقعە و ئەبێ اعترافی پێ بکرێت بۆیە مەفروض وایە ئەم دوو حزبە لە ئێستادا سلسلەیەک دانیشتن تەنها لەسەر دابشکردنی پۆستەکان نەکەن لەسەر ڕنگڕێژکردنی سیاسەتێکی جیاوازتر بکەن سیاسەتێکی خطابێکی جیاوازتر بکەن لانی کەم لە مامەڵەکردن لەگەڵ عێراق لەگەڵ عێراقی نوێ چۆن بەشدار چەند مانگی تر هەڵبژاردن لە عێراق حکوومەتی تر تەشکیل ئەکرێ لە عێراق لە ئێستادا حکوومەتێک هەیە تا ئاسیەک تێگەیشتو بەرامبەر داخوازیەکانی کورد ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە چۆن نوێنەرایەتی داخوازیەکانی لانی کەمی داخوازەکانی خەڵکی کوردستانەکە لە عێراق بە مەرجەوە بەشداری لە حکوومەتی داهاتووی ئەوەکە نەکەوەی حسەیەکی بۆ دانراوە چەند وزارەتێکەوە بە مەرجێک بەشداریەکە کە لە ستراتیژی عێراقا بەشدار بێت قسەیشی هەبێ لەسەر بمبورە قسەیشی هەبێ لەسەر مۆزوعی هەشت و لەسەر هێزی چەکداری ترۆمانە کە لە ئایندەدا بەترسیان بەسەر کوردستانە بێ قسەی هەبێ لەسەر مەسائل لە مالیەکان و حسەی هەرێمی کوردستان لە پرسەکان نەک حزبێک بێ خۆی بک بە خاوەنی قزیەکە و ئەوانە ئێستا کێشەکەمانەوەیە کە حزب خۆی بکاتە خاوەن دەستکەوت بێ یان تەواو کەس خۆی ناکات خاوەنی شکست ئەو کاتە نابێ ئەبێ حکوومەت لێرە هەبێت و ئەو حکوومەتە دەستکەوت بوو دەستکەوتی حکوومەتەکە بێت شکستی ژێ شکست حکوومەتەکە دو پرسیارم یان ئەگەر بەغدا ئەوانە نەکا بە بڕایەوە کورد چ کارتێکی لە بەردەستایە دەتوانێت یەک دنیا کارتی لە بەردەستایە بۆ دڵنیاشم بەغدا ئەوە ئەکات یعنی ئەمە جارێ هێشتا هەر لە خۆمان نەکرد یعنی ئەم بایکۆتکردن و دوورکەوتنەوە لە بەغدا ئەمانە ئەمە ئاخرشتە ئەسڵەن هەر کارێکی زۆر خراپە کورد ئێستا باسی ئەکات یعنی ئەمە جۆرێکە لە کروزانەوە جارێکی تر ئەمە بۆ نەکەی من دوورەکەوەمانە یعنی جارێ هێشتا زمینی دوورکەوتنەوە نایە جارێ مەفروض وایە یعنی معقولەت لە دوای 20 ساڵ ئەوە لە بەغدا و بەشداریکردن تو بشارەکەت و پێشتریش هەرێمت هەبوو و ئیدارەت هەبوو تازە هەڕەشەی ئینسیحابوانەکەی تۆ
ئەسڵەن ئەبێ لە ئێستا لە پێگەیە کابی کە داخوازەکانی خۆت فەرزکەی بەسەر عێراقا و ئەم داخوازیان لە قازانجی خەڵکی کوردستان بێت لە قازانجی موچەخۆری کوردستانە بێت لە قازانجی ژێرخانی ئابووری هەرێبەکەتا بێت بۆیە لە ئێستادا کورد لەو مووقع ئەوەندە لاوازە نییە کە هەموو ڕۆژێک هاوارەکە بڵێ وڵی ئەوم بنەکەن ئینسیحابەکەمەوەە ئەمە دوا کارتە بەڵام کارتێکە کە بزانین چۆن بەکاری دێنێ وەکو بە دەردی ڕیفراندۆمەکەی نەبێت. زۆر بەڕێز کاکە دامسمان سەرۆکی دامەزراوی ڤیژن بۆ لێکۆڵی نوێی استراتیجی سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن لە بەرنامەی پرسی ڕۆژ خۆشحاڵ بووم سپاس بە خێراتی سەرچاو زۆر سپاس خۆشەویستان بەردەوامین پشێک وەرەگرین و دێنەوە خزمەتان.